کەوتنەوەی ئاگر لە بازاڕەکانی هەولێر شۆرتی کارەبایە یان دەستێکی نهێنی. لە ماوەی کەمتر لە 3 مانگدا چەندین ئاگر لە بازاڕەکانی هەولێر و دووهە کەوتنەوە و ملیۆنان دۆلار زیانی لێکەوتەوە. هەر لە سەرەتاوە گروپێکی نەتەوەپەرستی تورک سوتاندنی ئەو بازاڕانەی لە ئەستۆگرت و حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمیش هۆکارەکانی دەگەڕاندەوە بۆ شۆرتی کارەبا، بەڵام هەموو جارێک ئەو ڕاگەیەنراوانە فریای حکوومەت نەکەوت و وەزارەتی کارەبا ناچار بوودان بەڕاستیەکان دابنێت کە شۆرتی کارەبا هۆکاری سەرەکی نییە. لە 7 شوبات تا 7 ئایار بە تێکرا لە دووهۆک و هەولێر 11 ئاگر لە بازاڕەکانی ئەو دوو شارە کەوتەوە و هەر جارێک لە بەردەم مایکەکاندا بەرپرسان هۆکارەکانیان دەگەڕاندەوە بۆ شۆرتی کارەبا یان هۆکاری سروشتی. لە لایەکی دیکەشەوە گروپێکی نەتەوەپەرستی تورک کردنەوەی ئەو ئاگرانەی لە ئەستۆ دەگرت. چۆن ئاگر لە بازاڕەکان و کۆگاکانی شاری هەولێر کەوتەوە؟ لە ڕۆژی 7 شوبات ئاگر لە دوکانێکی بازاڕی ڕووناکی کەوتەوە و تەواوی دوکانەکە سوتا. لە 23 هەمان مانگدا ئاگر لە چەند کۆگایەکی ناوچەی پیشەسازی باکوور کەوتەوە و زیانی زۆر بە خاوەن کۆگاکان گەیشت. هەروەها لە ڕۆژی 27 شوبات ئاگرێکی گەورە لە بازاڕی لەنگەی شاری هەولێر کەوتەوە کە بەهۆیەوە 166 دوکان سووتان. دواتریش لە ڕۆژی 9 ئاداردا کۆگایەکی نزیک ناوچەی پیشەسازی باکوور سووتا. ئەو ڕووداوە لە کاتێکدا بوو کە ڕۆژانی 13 و 27 ئادار لە دوو ڕووداوی جیادا چەند دوکانێکی بازاڕی فەرمانبەران و 4 کۆگای نزیک لە قوشتەپە سووتان. دواتریش لە 8 نیساندا جارێکی دیکە ئاگر لە بازاڕی لەنگە کەوتەوە و 48 دوکان سووتان. ئەوە جگە لەوەی ژمارەیەکی زۆر دوکانیش زیانیان بەرکەوت. لە 1 نیساندا ئاگر لە بازاڕی چەلەی ناوەندی شاری دووهۆک کەوتەوە و زیاتر لە 100 دوکانی هاوڵاتیان سووتا، بەهۆشیەوە بە بەهای ملیۆنان دۆلار زیان بەر هاوڵاتیان کەوت. هەر لە مانگی نیساندا و لە 23 ئەو مانگەدا ئاگر لە چەند دوکانێکی بازاڕی شێخەڵای هەولێر کەوتەوە. هەروەها ئاگرەکەی شەوی 5 ئایار لە بازاڕی قەیسەری هەولێر کە بەهۆیەوە نزیکەی 400 دوکان سووتاون. نوێترین ئاگریش ئاگرەکەی بەرەبەیانی 7 ئایار بوو کە دوای 2 ڕۆژدارێکی دیکە ئاگر لە بازاڕی قەیسەری هەولێر کەوتەوە و زیانەکان بۆ ڕایگشتی ئاشکرا نەکران. شۆرتی کارەبا یان دەستێکی نهێنی. لە دوای بەشێک لەو ئاگرانە گروپێکی نەتەوەپەرستی تورک کە خۆیان بە ڕێخستنی پەیمانی میلی ناودێر کردووە هۆکاری کەوتنەوە و سوتاندنی ئەو بازاڕانی لە ئەستۆ دەگرت، بەڵام بەرپرسان و باڵادەستانی ئەو دوو شارە وەک هەمیشە لە دوای ئاگرەکان و لە بەردەم مایکی ڕۆژنامەنووساندا هۆکارەکانیان دەگەڕاندەوە بۆ شۆرتی کارەبا. بە واتایەکی دیکە شۆرتی کارەبا بووە بە ڕزگارکەری بەرپرسان و بۆ هەر ڕووداوێک ئەو بیانوە دەهێننەوە. بە شێوەیەکی ئاسان خۆیان قوتار دەکەن و لێپرسینەوە لەو کەس و لایەنانە ناکەن کە ئاگرەکان دەکەنەوە. شۆرتی کارەبا بە تەواوی بوو بە جێگومان لە لای هەموو خاوەن دوکانەکانی ئەو بازاڕانە تا گەشت بەوەی وەزارەتی کارەبا لە 6 ئاداردا لەبارەی ئاگرەکەی بازاڕی قەیسەری هەولێر لە ڕاگەیەنراوێکدا هۆکاری ئاگرکەوتنەوەکەی نەبەستەوە بە شۆرتی کارەباوە و هیچ سەرەداوێکیان نەدۆزیەوە کە ئاگرەکە بەو شێوەیە کرابێتەوە. لێرەدا دەبێت بپرسین ئەرکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم چییە و بۆ ناتوانێت پارێزگاری لە بازاڕەکان و قوتی هاوڵاتیان بکات کە بەهۆی ئەو ئاگرانەوە زیانی ملیۆنان دۆلار بەر هاوڵاتیان کەوتووە. تاکەی حکوومەتەکەی مەسئول بارزانی پەردەپۆشی کەوتنەوەی ئەو ئاگرانە دەکات و دەستە شاراوەکان ئاشکرا ناکات.